سڵاتان لێبێتوە ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنمەیەکی تایبەت هاتوومەتە خزمەتتان لەم بەرنامە تایبەتەدا چاوخشانێکمان دەبێت بەسەر خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی شاری بۆکان لە شۆڕشی ژینادا لە 24 تا 26 ئابان ساڵی 1401 شاری بۆکان خوێناوی بوو. لە 25 ئابانی ساڵی 1401دا گرتەیەکی ڤیددیۆیی بۆکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کرایەوە کە هەست و سۆزی هەمووانی وروژاند. لەم گرتە ڤیددیۆدا شەهریار محەممەدی لە تەنیش تەرمی هاوڕێ گیانبەخت کردووەکەی محەممەد حەسەن زادەدا بڵاو کراوەتەوە کە بە دیاریەوە دانیشتووە. تەنها 2 ڕۆژ دواتر دوای ئەم ڕووداوە دڵتەزێنە ئێوارەی 27 ئابان شەهریاریش لە دەواازەی شاری بۆکان تەقەی لە دەکرێ و ئەویشیانی لە دەستەدا و دەچێتە ناو ڕیزی کاروانی گیانبەخت کردوانی شۆڕشی ژینەوە. ئەوەش بوو بە یەکێک لە کارەساتەکانی بزوتنەوەی ژینا لە شاری بۆکان، شارێکە سەرکوت و کوشتار قورستر ئەنجام دەدرا و سەرکوتگەرانیش حاچبوون بۆ کوشتن. بەڵام ئەوەی ئەم کارەساتەی کردە داستانی و هیوادار هاوپشتی و یەکڕیزی ناوازەی جەماوەری خەڵک بوو بۆ ئازادی و یەکسانی. ئیسماعیل کەرامەتی یەکێک لە بەشداربووانی ڕاپەڕینی ژن ژیان ئازادی لە شاری بۆکان کە خۆی لەگەڵ هاوڕێکەکەی واتە مەحموود عەبدی لەم دوانەدا ئێرانیان بەجێشتووە لەم بەرنمەیەدا لەگەڵمانەوە سەبارەت بەو ڕۆژانەی شاری بۆکان کە خۆی بەشداری ئەم ڕاپەڕینە جەماوەریە بوو قسە و باسێک دەکەین. بەڕێز کاگ ئیسماعیل کەرامەتی ئەم کاتت باش، زۆر سپاس بەخێر بیت کاگ ئیسماعیل کەرامەتی چالاکی مەدەنی و بەشدار بووی خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی شاری بۆکان. زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامە. زۆر سپاس بۆیەوەش ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی بەرنمەکەتان. هیوادارم ساڵی نوێیان لێ پیرۆز بێت و ساڵێکی لە شادی و خۆشی و لە ئازادی و سەرکەوتنیان هەبێت. زۆر سپاس بەخێر بێت. پیرۆزبای ساڵی نوێت لێ دەکەین، هیوادارین کە ساڵێک بێت پڕ لە دەستکەوت و پڕ لە سەرکەوتن بۆ هەموو لایەک. بەڕێز کاگ ئیسماعیل بالێرەوە دەست پێ بکەین. ماوەی زیاتر لە ساڵ و نیمێکە ئاخێز و شۆڕشێکی کۆمەڵایەتی بەرین لە کۆمەلگای کوردستان و ئێراندا لە ئارادایە بە ناوی شۆڕشی ژینە. بەڕای ئێوە چی وای کرد ئەو ئاخێزەی دوای مەرگی ناجوان میرانەی ژینە بەدەستی گەشتی ئەرشاد کەوتەڕێ ناوی شۆڕشی لێنرێ؟ ئەوەی کە چی وای کرد ئەو شۆڕشە دەست پێ بکە خۆی دیارە ئەو کردەوە و کارانەی کۆماری ئیسلامی کە لە ماوەی ئەو نزیک بە نیو سەدەیە کردوێتی خەڵک و کۆمەڵگای بەرەو ئەوە بردووە کە دژ بە دەسەڵاتی ناڕەوایان شۆڕش بکەن. ئەمە لە خۆپیشاندانەکانی ڕابردووە وەک ساڵانی 1970 یان 98 زیاتر خەڵک بۆ بابەتهایەک هاتبوونە سەر شەقام کە ئایانویست لە چوارچێوەی ئەو حکوومەتەدا سارەسەری بۆ بدۆزنەوە. بەڵام ئەم جارە شۆڕشی ژینە وانە خەڵک ئایانەوێت ئەو دەسەڵاتە لە بناغەوە بگۆڕن و لە ناوی ببن. یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کۆمەلگای ئێران ئەلعانە بۆتە 2 بەشەوە، بەشێکی کە خەڵکن و لەباری ئابوووریەوە زۆر زەخت و فشاریان لەسەرە، بەشی دووەم لە یانگرانی حکوومەتن کە هەموو داهاتی کۆمەلگا لە ژێر دەستی ئەواندا و هەمویان سەر بەدام و دەستگا حکوومەتیەکان و ئەمنیەتیەکان و لە هەموو ڕانتێک کەڵک وەرەگرن و دەستیان بەسەر ئابووری وڵاتدا گرتووە و حکوومەتیش بە هەموو شێوەیەک پشتیوانی و بەرگریان لێ ئەکات و چاو لەسەر هەڵە و کارەکانیان ئەخوچێنێت. بگرە زۆر جار ئەو کەسانەی وا باسی ڕانت و هەڵەی ئەو لایەنگرانی حکوومەت ئەەکەن خۆیان تووشی کێشەی یاسایی ئەبن و مشکلایان بۆ دروستە بێت. مەسەلەیەکیکە نەبوونی ئازادیە لە کۆمەلگادا. کۆمەلگای ئێران ئەلعان وەکو بەندیخانەیەکی گەورەی لێکراوە کە ڕۆژ دەگەڵ ڕۆژ ئازادیەکانی خەڵک ئازادیەکانیان زیاتر لە خەڵگەستێننەوە و ئایانەوێت زیاتر خەڵک کۆنتڕۆڵ بکەن. هۆکار زۆرن وەکو بابەتی ژنان کە نیوەی کۆمەلگان، بەڵام مافەتاکە کەسیەکانیان لێ زەوت کراوە و لە چوارچێوەی هەندی یاسای دژە ئینسانیدا سنووردار کراون و زوڵمیان لێ دەکرێت، یان نەتەوەکانی نێو جوغرافیای ئێران کە بە هەموو شێوەیەک سەرکوت ئەکرێن و لە سەرەکیترین مافەکانیان بێبەش کراون و ئەوانە زۆر هۆکاری تریشن کە وا ئەکات ناوی شۆڕش لەم سەرهەڵدانە بنکرێت.
زۆر باشە بەڕێستان کێک لەو کەسانە بوون و شێلگیرانە بەشداری خۆپیشاندان و ناڕزایەتیەکان بوون لە شاری بۆکان لە سەرەتاوە تا ئەم دوایانە بەڕای ئێوە گرنگترین دەستکەوت و وانەکانی ئەم شۆڕشە چۆن پۆلەنبەندی دەکەن؟ ئێمە ئەگەر بڕوانینە پێش شۆڕشی ژینە بینین کە ژنان بۆوە دەرکوتنی تاڵە لە مووی سەریان یا ڕەنگ و کورتی جلەکانیان چەندە تووشی کێشە ئەبوون وەکو و ئەم دوایەش ئارمیتا گراوەند کە بەهۆی ئەو بابەتەوە گیانی خۆیانیان لە دەستدا. بەڵام ئێستا ئەوە تا ڕادەیەکی زۆر نەماوە ژنان خۆیان لە چوارچێوەی ئەو یاسای حکوومەت نابین و هاتوونەتە دەرێ و بە شێوەی دڵخوازی خۆیان جلوبەرگیان هەڵبژێت. تەنانەت ئەو ژنانەی کە بە هۆی باوەڕە ئاینیەکانیانەوە حیجابیان هەیە هەندێکیان یا زۆریان بڵێن بەو شێوازە کە حکوومەت ئەوێت جل لەبەر ناکەن، بەڵکو بە شێوازی تایبەت بخۆیان وەکو ڕووسەریەک یان لەسەرەکەنیان بڵوزێک لەبەرەکەنی مانتۆ یان چادر خەبەرێک لەو شتانە نییە. یان ئێمە توانین بۆ ئەوەی ئەو ئەوانەی کە لایەنگری حکوومەت بوون یا بیر و باوەڕیان هەبوو لە شوێنە گشتەکانە وەکو میترۆ، ئۆتۆبوس یان شۆفێری تاکسیەکان دەنگی ژنانیان ئەدات بۆ ئەوەی حیجابیان دروستکەن. ئێستا و بە بینینی ئەو کوشتن و گرتن و گریندارکردنی خەڵک کە کۆماری ئیسلامی کردی زۆربیان خۆیان لەگەڵی ئەو بابەتە ناکەن و کاریان پێیان نییە. ئەڵێن ئێمە لایەنگری کەس نین، ئێمە کەسێکین باوەڕمان بە ئاینی ئیسلام هەیە، نەک ئەوەی کە ئەو کارانەی ئەم حکوومەتە ئەیکا. هەندێکی گەشکە لە نێو خودی مەلاکانە مەلا کەسە ئاینیەکانە بە شێوەیەکە بینی دووبەرەکیان تێکەوتووە. بۆ نمونە مەلایەکی سونی وەکو مەولەوی عەبدولحەمید بەڕاشکاوانە باسی مافی ژنانەکات، یان لە نێو مەلا شیعەکانیشە باسی حیجابی اختیاریەکەن. ئەوە زۆر گرنگە کە حکوومەت لەلایەن کەسانی باوەڕدارەوە ڕێزی نەمێنێت و ئەوان خۆیان لەو حکوومەتە بە دوور بزانن. یەکێتر لەو دەستکەوتانە دەرکەوتنی شێوازێکی نوێی ژیانە لەلایەن لاوان و تازە لاوانەوە بە شێوەی هاوتەمەنەکانیان لە وڵاتە پێشکەوتەکان وڵاتە ئەوروپایەکان یا ئەمریکا وەک ئەوان هەڵسوکەوتەکەن و ئەژوڵنەوە و ئێستا بەڕاشکاوانە داوای ئازادی و شێوە ژیانی ئەوانەکەن و یانوێت وەک ئەوان بژین. ئەمە توانین ئەو خاڵانە بڵێن داهاتی ئەو شۆڕشە بوو. زۆر باشە بەڕێز کاگ ئیسماعیل، ئێوە لە قسەکانتاندا ئاماژەتان بە ئەو زەخت و فشاری کە لەسەر ژنانە و ئەو مافانی کە لیان زەوت دەکرێت، ئێوە ئاماژەتان بۆدا. پرسیارەکەم ئەوەیە ئەم شۆڕشە بە شۆڕشی ژنیش ناوبراوە، دەور و نەخشی ژنان چۆن بووە بەڕای ئێوە لە ڕێبەریکردنی ناڕزایەتیەکاندا وا بۆتە هۆی ئەوەی ئەم پێناسەی پێ بدرێت؟ ئێمە لە ڕابردوودا کاتێ باسی ژن ئەکرا چوارچێوەیەکیان بۆداانان کە ئەوان ئەبووە لەو چوارچێوەدا بواە بەهۆی ئەو بیر و باوەڕەوە کە ژنیان بە بەهێز و بێدەسەڵات دەزانین. ژنان لەو چوارچێوەدا بوون لە کۆمەڵگادا. هەڵبەت ئەوە بیر و باوەڕی تەواوی کۆمەلگا نەبوو، بەڵام بەهۆی یاسا و ڕێکارەکانی حکوومەت کە خۆی کار ئاسانی ئەکرد بۆ ئەو بیر و باوەڕە ئەو چالاکی ژنانی بەردەست ئەکردەوە یاسایەکی نەنووسراو بوو. بەڵام کاتێ ئێمە شۆڕشی ژینا سەری هەڵدا ئەو باوەڕ و یاسا نەنووسراوە زۆر کاڵ بووەوە، چونکە ژنان بوونە هەڵگری ئاڵای ئەم شۆڕشە. ئەوانی کە پێشتر بیریان ئەکردەوە ژن بێهێزە و هیچ دەسەڵاتێکی نییە، لەم شۆڕشەدا هێز و وزەی ژنیان بینی کە چۆن شان بەشانی پیاوان هاتبوونە مەیدانەوە و کوورەی ئەم شۆڕشەیان تاوەدات. ئێمە لە هەموو شارەکانی کوردستان ئەوەمان بینی کە ژنانی پێشەنگ بە دروشموتنەوە لە ڕێزی پێشەوە بوو و ئەبوونە هۆی دڵگەرمی پیاوان و ژنانیکە بۆ بەشداربوون لە شۆڕش و ڕاپەڕینەکەدا. زۆر باشە بەڕێز کاگ ئیسماعیل، یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم شۆڕشە ئەو بوو کە خەڵک زۆر بەدەم یەکترەوە بوون لە کاتی خۆپیشاندانەکاندا و خۆشتان لە قسەکانتاندا ئاماژتان پێدا لە کاتێکدا کە ڕۆژانە ئەو گشتە بریندارە بەهۆی کردەوەی دڕندانی هێزەکانی ڕژیم دەکەوتەوە نەشیان دەوێرا بە ئیرادی و بچنە نەخۆشخانەکان، چون لەوێت دەست بەسەر دەکران ئەم کەسانی کە بریندار دەبوون و دەچون بۆ نەخۆشخانە. شێوازی تیمارکردنی ئەو بریندارانە چۆن ڕێک دەخرا؟
یەکێک لە دەستکەوتە هەرە گرنگەکەی ئەم شۆڕشە هاودەنگی و یەکێتی خەڵک بوو بۆ چارەسەری و هاوکاریکردنی برینداران. کاتێک لە شۆڕشەکەدا کەسێک بریندار ئەبوو خێرا لەو شوێنە ئەیان گواستەوە، زۆر جار ئەیان بردەنێ و ماڵەکان یان کەسانێک هەبوون کە هەموو کات بە ماشێنی خۆیان هاتن و لەو شوێنە ئەیان بردە شوێنێکی ئەمن و پارێزراو، یان هەر لەو شوێنە زۆر کەس ئەهاتن پرسیاریانەکردا کەسێک هەیە چارەسەری بکات یان نا. ئەگەر خۆی ناسیاوی هەبوایە ئەوە ئەچۆلای ناسیاوەکەی خۆی و ئەگەر نەشی بواە کەسانێک بوون زۆر جار هەر لە نێو شۆڕشەکەدا ئەسون چارەسەریانەکرد و گیانیان ڕزگارەکرد. زۆر کەس بوون بە شێوەی تیمی کاریانەکرد، هەموو پێداویستەکانیان بوو بۆ چارەسەری برینداران وەکو دەوا و دەرمان، پەرستار، پزیشک، ئەوانە زۆر ئەبینرا و ئەمان دیتر. لەو ماوەدا کە دەرمانخانەکان زۆر لە ژێر چاودێریەکی قورسدا بوون، بەڵام کەسانێک بوون دەرمان ئانتیبیۆتیک وەکو ئانتیبیۆتیک یان سیرۆم بە زۆر پێداویستی پزیشکیان بۆ برینداران دابی نەکرد و بە شێوازی خۆیان. هەندێک کەسیش بوون کە لە باشووری کوردستانەوەدا و دەرمانیان ئەناردەوە بۆ ڕۆژهەڵات. لەم شۆڕشەدا پزیشکان و پەرستاران و دەرمانخانەکان بەڕاستی زۆربەیان ڕۆڵێکی زۆر بەرچاو و گرنگیان هەبوو، گیانی زۆر کەسیان ڕزگار کرد. کەسێک وەکو دکتۆر ئازادی حسێنپوری کە لە 26 کەڵارەزان لە یان ئاباندا شاری مەهاباد بە تەقەی هێزانیەکان کوژرا و گیانی لەدەستدا، یان زۆر کەسی کە گیران و ئەشکەنجەدران و خرانە بەندیخانەوە، چەند دکتۆر هەبوون کە لە بۆکان بۆ شێوەیە دەستگیر کران، چەندە لە پەرستارەکان گرتران، هەتا لە یەکێکنا چەند جار هێزانیەکان چوونە نێو ئۆرژانسی بۆکانەوە لە دکتۆرەکانیاندا لە پەرستارەکانیاندا. ئەوانە هەمووی یەکدەنگی و هاودەنگی ئەو کەسانەی نیشانەدا، ئەو کەسانی کە وەکو ئەوەی کە بە ئەرکێکی سەر شانی خۆیانیان نەزانی کە بێن بە دەنگی ئەو خەڵکەوە و هاوکاری ئەو خەڵکەوە بکەن، کە ئەوە هەر شاری بۆکان نەبوو، لە هەموو شارەکانی کە هەروە بوو ئەو شتە هەبوو، بە هەموو شێوەیەک یارمەتیدەری شۆڕش بوونە و بەڕێزان. زۆر باشە کاک ئیسماعیل، بێگومان دیارە کۆمەڵێک ئەزمموی بە نرختان بەدەستێناوە لە جریانی ئەم شۆڕشەی ژینادا. بەڕێستان وەک ڕێنمایی یان وەک پێشنیار ڕوو بە چالاکان و پێشڕەوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان چی ئەڵەن پێی؟ وتەیەکە ڕەنگە ئێمە کاتی جوانیە کاتی گەنجێتی زۆرمانەوەمان گوێ لێ بوو بێت کە ئەڵێت ڕۆژگار یەکەم جار تاقی دەکاتەوە دوایە وانەیان دەرست پێ ئەڵێ. ئێمەش لەم شۆڕشەدا تا ڕادەیە گوا بوو بۆمان. زۆر کەس بەهۆی بێ ئەزمموی گیران و گیانیان لە دەستا یا بریندار بوون و زۆر کێشیان بۆ دروست بوو ئەوانەی کە گیران. ئەویش بەهۆی ئەوە بوو لە بەرچاو نەگرتنی هەندێک ڕێوشێنی ئەمنی لەلایەن بەشداربووان لە شۆڕشەوە. بۆ نمونە هەموو کات ئەو فیلم و وێنانەی کە ئەیان گرت لەسەر مۆبایلەکانیان ئەیان هێشتەوە، هەموو کات سیمکارتەکەیان لەسەر مۆبایلەکەیان چالاک بوو، یان بە جوانی دەموچاوی خۆیانیان داناپۆشی، یان بە تەنیا ئەچون بۆ ئەو شوێنانەی کە خۆپیشاندانی لێبوو و بەو هۆیەوە زۆر کەس دەستگیر کردن. بۆ نمونە لە یەکێ لە خۆپیشاندانەکان لە میراوای بۆکان ئەو کەسانی کە لە ئاوایی کەرێزەوە هاتبوون، لە کەرێزە و میراوەت ئەلانە نزیکە لەوەی کە تێکەڵ بن، مەودایەکی چکۆلە چۆڵە لەو بینەدا. ئەو کەسانی کە هاتبوون وەختێ دوای خۆپیشاندانەکە گەڕابوونەوە بەرەو کەرێزە، هێز ئەمنیەکان لەو مەودا چۆڵەدا خۆیان حەشاردا بوو زۆر کەس گیران لەو شەوەدا بۆ دەست بەسەر کران. لە نمونەی ئاوا زۆر بوو، یا خەڵکیان بە تەنیا لە کوچە و کۆڵانەکانە کە لە شۆڕشەکە گەڕانەوە بە تەنیا ئەچوون دەستگیریانەکردن. دوایەوە شتێکش کە هەیە تەکنۆلۆژی ئێمە چەندە کەڵکی لێ وەرئەگرین کۆماری ئیسلامی زیاتر، چون ئەو پارە و ئیمکاناتی هەیە سپۆڕۆن و زایانانی ئەو بوارە دێنێت دایان ئەمەزرێنێت و کەڵک لە زانستەکان وەرئەگرێت بۆ ئەوەی کە پێش بە شۆڕش و پێش بە بەرەو پێشچوونی خەڵک بگرێت. جا باشتر وایە ئێمە زانیاری و زانستی خۆمان لە تەکنۆلۆژی و بەرینە سەرێ و شێوەکانی خۆپاراستن لە کاتی کەڵوەرگرتن لە ئامێرەکان و لە سوشیال میدیا فێربین تا بتوانین خۆمان و کەسانێک کە لەگەڵیانە لە پەیوەندیدان بیان پارێزین. زۆر باشە
بەڕێز کاک ئیسماعیل من وەکو دوایین پرسیار دیارە خۆشتان ئاگادارن هەتا ئەم کاتێک کە ئێمە پێکەوە قسە باز دەکەین ئەم شۆڕشەی ژینە بە شێوازی جۆرا و جۆر هەر بەردەوامە لە نێو کۆمەلگای ئێراندا تایبەتەن لە کوردستان کە خۆشتان شایدی بوون کە لە نەورۆزی ئەم ساڵدا چەندە خەڵک یەکگرتووانە و بەدەم نەورۆزەوە چون وە نەورۆزێکی زۆر جوان و ڕەنگینیان بەڕێوە برد. وەکو دوایین پرسیار ئێوە ئەم شۆڕشەی ژینە ینی داهاتووەکەی چۆنە بینن؟ ئێمە لە هەموو شۆڕشەکاندا لە تەواوی دنیا لەوانەیە کە لە مێژوودا باسیەکە بوومان چوونە سەر هەڵکشان و داکشانێکی هەبووە ئەو شۆڕشانە. بە بڕای من شۆڕشی ژینایش هەر ئەو یاسایی هەیە ڕەنگە ئەلعانە تۆزە کاڵبوو بێتەوە بەڵام لە نێو دڵی خەڵکدا لە نێو چین و توێژەکانی کۆمەلگادا ئەو شتە هەر هەیە ئەو بیر و باوەڕە هەیە کە ئەو شۆڕشە بە ئامانج بگەێنن چونکە تازە بە هیچ شێوەیەک خەڵک ناگەڕنەوە بۆ پێش جانبەختکردنی ژینە یان ناگەڕێنەوە بۆ پێش ئەو شۆڕشە. یەکێ لە هۆکانیشی ئەوەیە کە حکوومەت هەر شتێکەڵێ خەڵک دژ بەکردەوەکانی ئەوە وەستن. بۆ نمونە لە ئەم هەڵبژارنانەی ئەم دوایانەدا کە بۆ خۆتان هەروە کە ئاگادارن ڕێژەی بەشداری خەڵک زۆر کەمی کرد بۆ زۆر هات بخوار. یەکێتریش ئەوەی ئەو جژن و خۆشیانەی کە بۆ سەری ساڵ بۆ نەورۆز کرا یەک دەنگی و هاودەنگی خەڵک ئەگەیەنە کە لەسەر ئەو بیر و باوەڕی خۆیان سوورن لەو جژنانەدا کە ئێمە بینین لەو شادیانەدا بینین نەماڵەی شەهیدان لەوێدا ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە هەموو شوێنەکاندا هەن خەڵک زۆر بەڕێزەوە سن بە دەرەپیریانەوە زۆر بە احترامەوە دیارە ئەو شتە هەر لە مێشک و لە بیری خەڵکدا هەیە خەڵک ئەو شتەی لە بیر نەچێتەوە. هیوادارم بە زووترین کات و بێ خەسارێکی واکەم بتوانین ئەو شۆڕشە بە ئامانج بێنین و وڵات ئازاد بێت. زۆر سپاس ئاماژەت بە شتێکی زۆر گرنگدا بەڕاستی نەورۆزی ئەم ساڵ هێمای خۆراگری و سەرهەڵدان بوو ئەو یەکدڵی و یەکریزیەی خەڵکی کوردستان زۆر بەرچاو بوو تایبەتەن بنەماڵی گیانبەختکردوان زۆر ڕۆڵێکی بەرچاویان گێڕا لەم نەورۆزەدا. کاک ئیسماعیل من پرسیارێکم نییە خۆتان لە کۆتاییدا ئەگەر دەتانێت ئاماژە بە شتێکی نەوتراو بدەن فەرموو. زۆر ڕێز و احترام هەیە بۆ ئێوە بۆ هاوکارانتان هیوادارم کە سەرکەوتوو بن هەروە بۆ خەڵکی وڵاتەکەشم هیوام ئەوەیە ئەو چۆن مامۆستا هێم نێژێ هەردەم مامۆستا هێم نەفەرمە هەردەم بە ئازادی بژین هیوادارم ژیانێکی پڕ لە ئازادیان هەبێ توانین بە ئاوات و ئامانجەکانیان بکەن. سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئیسماعیل کەرامەتی چالاکی مەدەنی و بەشداربووی خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی بزوتنەوەی ژینا لە شاری بۆکان. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەیەدا. بەڵێ بینەرانی ئازیز زۆر سپاس بەوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون و ئەم بەرنامە تایبەتەتان بینی کە هیوادارین کەڵکی پێویستیشان لێ وەرگرت و بەدڵیشتان بوو بێت تا بەرنامەیەکی تایبەتی تر هەر شاد و بەختەوە بن.